من ڕێزان دایکی شەید گەرمیان یەکێک لە شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی سەبارەت بە کوشتنی ژنان لە هەر چوار پارچەی کوردستان بەردەوامە لەبەر ئەوەی هەر چوار پارچەی کوردستان دەستێکی خیانەتکاری نێودەوڵەتی تێدایە بۆیە ئەو ژنانەی کە هەن و کە دیارن زیاتر ئەکرێن بە ئامانج من لێرەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئەسنووری کوردستانی ئێمەیە دیاردەی ژن کوشتن ڕاگرن بە تایبەتی ئەو ژنە چالاکوانانەی کە دیفاع و لە مافی ژنانەکەن بە تایبەتی ئەو ژنانەی کە لە ژێر دەستی داعش بوون و ئەو ژنانەی کە چالاکوانن ئەو ژنانەی ڕەخنەگرن پێویستە چواردەوریان بگیرێ بۆەوەی لایەنێک یا دەوڵەتێکی داگیرکردنەیەک لە ناو وڵاتی خۆتا لە ناو شاری خۆتا لە ناو بنکە و بارەگا و ماڵی خۆتا تیرۆرت کە ئەوە بۆیە من داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆیدا بچێتەوە بتوانێت یاسایەک دەرکات دژی ئەوەی کە ئیتر ژن لە وڵاتی ئێمە تیرۆر نەکرێ ژنان نەکرێن بە قوربانی دەستی ململانەی حیزبەکان ژنان نەکرێن بە ئەوەی کە بکرێن بە ئامانج بە تایبەتی بۆ دەوڵەتانی داگیرکەر. خۆی لە ڕاستیە ئەوان لە ترسێکیان هەیە لەو ژنە چالاکوانانە لەو ژنانی کە ناوبانگێکی تایبەتیان هەیە لەو ژنە ئازا و بێوێرانە بۆیە من لێرەوە ڕەخنە لە ڕێکخراوەکانی ژنانەگرن بە تایبەتی کە ناتوانن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە کە ناتوانن هەڵوێستێکی جدیان هەبێ بەرامبەر بەم کوشتن و بڕینەی کە ئێستا زیاتر ڕووی کردوتە ژنانی ئێمە. من وەکو ژنێک وەکو دایکی شەیدێک کە لە 2011ەوە من مناڵێکم لەدەستدا ئێستش بەردەوامم لەو کار و چالاکیانەی خۆم کە هیچ کەسێک ناتوانێت ڕامگەرەوە داواکارم لە هەموو ئەو ژنانەی کە ئازادی خوازن کە چالاکوانن هیچ لایەن و کەسێک ناتوانێت ڕایانگرێ و سەربەرزانە بۆ خۆیان بژین.